سڵاوتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزۆنی سلێمانی لە بەرنامەیەکی دیکەی ئستاتیکادا هاتمە وڵاتان. بەرنامەی ئستاتیکا هەمیشە هەوڵی یاوە بە شوێن دەستە ماندووەکان و کەسە ماندووەکان و کەسە دەسۆزەکانی کورد و کوردستاندا بەبێ جیاوازی بگەڕێت و لەم بەرنامەیەدا قسە لەباری وێزگەکانی ژیانی کەسایەتەکانەوە بکەین. ئەمڕۆ هونەرمەندێکی ماندوو، هونەرمەندێکی دڵسۆز، هونەرمەندێک کە ڕابردوو و شانازیەکی لە ڕابردوودا بۆ خۆی و بۆ میلەت و بۆ دراما و سینەما و شانۆ دروست کردووە. ئەویش مامۆستا بەکر ڕەشید وەکو هونەرمەند و نووسەر لەگەڵمان دەبێت. ئوستازی پایەدار بەخێر بێت. عزیز سپاس بۆیەوە، خۆشحاڵم کە بتوانین پێکەوە گفتوگۆی جوان و خزمەتیم بگەینمە بینەر. سپاس بۆ جەنابە. یاسای بەرنامەکەی من هەمیشە وایە دەمەوێت بچمانێ و ئەو وێزگە مناڵیانەی کە هەبووە، وێزگەکانی تەمەنی مناڵی لەو کاتەوە کە مرۆڤ یادگەی دروست دەبێت، بزانین مامۆستا یادگەی منداڵیمان چۆن بۆ هەڵدەداتەوە. بەڵێ منیش وەکو هەموو هونەرمەندێک و کەسایەتێکی ئەم شارە لە شاری سلێمانی لە گەڕەشی سابۆنکەران لە نێو کۆڵانەکانی حەمامی مفتی لێ کۆڵانێک هەبوو باریک و جوان شوێنێکی کە لە تووری لەو گەڕەکە لەدایک بوو. لە خێزانێکی هەژارم کە خۆم و دایکم و دوو خوشکین پێکەوە توانیمان لەو کۆڵانە نمە بکەین و بگەشین و بتوانین وردەوە دەست بە ژیان بکەین. ئێتە هەر لە مناڵیەوە تەمەنە و زەمانە زەمانێکی خۆش و زەمانێ بوو پڕبوون لە تاارەت لە ئینسانیەت لە جوانی مرۆڤەکان هەموو پێکەوە جوان بوون. توانیمانتر ژیانی خوێندنی سەرەتایی و ناوەندی و ئامادەی هەر لەو شارەتاوە سەر خوێندنەکان مەبەستمە ئەو یاری و با بڵێن بەرکەوتنانی کە هەبوون چی بوون لەو کاتەیەکەتان کرد؟ بۆ نمونە هەندێک لە هونەرمەندەکان کە لەم بەرنامەدا بەشدار بوون باسی هەڵماتێنەکەن، باسی چاڵچاڵێنەکەن، باسی مەحەلە بیشکێنەوە ئەو شتانەکەن. بزانام لای جەنابتان چییە بوو؟ بێگومان هەمومان و کارە و یاریانەمان کردو لە منداڵیان لەبەرەوەی ئەو وەختە هەڵماتێن هەبوو، فێنان و ڕاضە هەبوو، فوتبۆڵێن هەبوو کارمان کردووە، هەلوکێن هەبووە و شورپشکێنە هەبووە و هەروە کۆمەڵێک کاسپی مناڵیشمان کردوێن مناڵ بووین لەبەر دەرگا ترۆزیمان فرۆشتەوە بە تشوخێەوە کە ترۆزی و کالیار و ترشوخێ شتێ بوو لە خۆشەکان میوە خۆشەکان کەمانتوانی دەرەقەتی بین و بیخون و ئەو وەختەش میوە سروشتی بوو لەبەرەوە تامی تایبەتی خۆی بوو فعلەن. ئیتر هاتو شۆی یەکتریمانە کرد و هەمومان خێزانێ بوونیانی ئەوە نەبوو لە ماڵی وا هەبوو سێ چوار کەس کرێکی بوون تیا ژیاوین فەرقمان نەکردووە کامە ماڵی ئێمەیە کە ماڵی ئێمە بێگانە نەبوو، نەبەرەوەی هەموو دۆست و خۆشەویستی یەک بوون، یەک عایلە بووین، فەرق نەبوو لە بینی کوڕ و کچا و سەردەما هەمومان خۆمان بە یەک خێزان نەزانیەوە تەنانەت ئەڵوگۆڕی خواردن ئەچینە هەز ماڵی خۆمان بەڵێ کاسە هاوسەیە بوو پەیوەندەکانە بوو شەوان لە سەربانە نووسجێشی خۆشە بوو چی غێرە بینی ئێمە و ماڵی جکا بوو ئەوختە بەسماوەستا شتێکی کەشە بوو یعنی ئەفم کە قەت ئەەکەم جارجارە هەروەکو تێرکردنی یادگە جوانەکان کە لە ڕابردوودا هەبوون لە ئێستادا ئەم یادگە جوانانە نەمان بەداخەوە یعنی هەمومان لە سوچی خانوویەکی گەورەدا کە کەس نایەت سەردانمان ناکات کە وەکو جاران قەرەباڵەخەکان دروست ناکەین، کەیفەکان دروست ناکەین، پەیوەندەکانمان دروست نابێتەوە. ئەمانە بەشێکن لەو فەراغانی کە لە ئێستەیە بەجێمان هێشتون کە هی ڕابردووە جوانەکەن. شتێکە بوو لەسەر بە ئەن زۆر جار شووتی باوکەکان شووتیەکیانەیە نایەوە سینی قاژە نانیشتی هەموو شتەکان تامیە بوو چ میوە چ مرۆڤەکان چ هاوسێتی چ هاوڕێتی یانی جیاوازیەک نەبوو لەبەرەوە هەر لە خۆت هەستەکرد گەورابی هەستە کرد ئەبی بە شتێک پاشان پاسکی دێچێ بوو لەو هیوایەتە من حەزمان دێ بوو لە مناڵیەوە وەلەو زۆر ئەستەم بوو دەست بکەیە بەڵام جارجار یانەمان توانی پارێژیان یانی سواری پاسکی دەبووین فەڕێیەکمانە کرد یا چوونە سەد شناری جاران مەلەیەکمانە کرد ئەو وەختە ینی هەموو شتەکان سروشتی و
ژیان زۆر لە ئێستا جوانتر بوو. باشە بۆ فەقر بۆ هەژاری ئەو کاتەوە زۆر لە دەوڵەمەندەکەی ئێستا دەوڵەمەندتر بوون. بەڵێ لەبەروی دڵ و ڕۆحمان دەوڵەمەند بوو، مرۆڤایەتیمان نەزانی، ئینسانیەتمان نەزانی، هەموو کەس دۆستی یەک بوو، دوژمنی یەک نەبوو. باشە مامۆستا گرەیەک هەیە ئێستا وەکو ڕابردووی جەنابەت بۆ بیسەر و بینەر کە هەندێک جا من ئەمەوێت ئەم گرەیە لای هونەرمەندەکانەوە بکرێتەوە. ئەو باسی کار و کاسپیت کرد. منداڵەکانی ئەوسا بۆ نمونە لقمیان ئەفرۆش، بۆ نمونە چلوورەیان ئەفرۆش. خۆم چلوورەم فروشت. وایە بە تەرمۆزێ زۆر تەرمۆزەکەشمانە شکا. گرێن بە دیارەوە لەبەرەوەی قرس بوو، نەدەتوانی بیکڕیتەوە. پارەژە بۆ ئەشترسایی لەبەرەوەی تۆ بۆ کاسپی هاتبووی بەرهەمێکە دەبێت. ئەتی زۆر جار ئەو شتانە ڕێی ئەیە تەرمۆزەکانشکا کێشانرایە، دوای جارێککە شتان کاری کەمانە کرد، مەشغوڵن بە ئیشی ترەوە، یانیش زۆر بوو سەرقاڵمەشی باش. چلوورەکان و ئەتوانەوە؟ باڵێ زۆر سەفەیەوە دەگەر بەڵێ زۆر زۆروای هاوکاندنانە ئەو تەخیدیکردنە وهاتە دەرەوە ئەتی مەزبوون لەوشتانە زەرمانە کرد. بەڵام ئەوە دڵام بەەوە خۆش و بەردەوامیە بوو، یعنی مە شتێ نەبوو کەسە دژمان بێ، ئەزانێ کەشتەکان سروشتیۆ بەدەست تۆنێ باشە شتەیە ڕۆیات بۆ بانی تەرمۆزیچکیان بۆ باشە لە کۆتاییە هەبوو چلوورەکانی هەڕاجە کرد، دوانی یا بە دینار بەڵێ بەتاچی لە شتانە هەبوو. ئەوە زۆر جارەمان بەخشی بە هاوڕێکانی خۆمان تێگەیتر شتی زۆر جوانە بوو، ئیتر جەژنانە فەلەغانیا گەڕان توانمان توان پارەمان وەرەگرە چوین یاریمانەکرد، جێژی زۆر خۆشمانە بوو. هەموو شتەکان لە خودی خۆمان نابوونە ناویەکە ئێتر متعیشی تەواو. بەڵام مامۆستا ئەو هەستە چی بوو کە زۆر جار لە ڕووی مادیەوە منداڵەکان کارێکیان دەکرد و مادەیەکیان دەسەکەوت. ئەو هەستە چۆن بوو کە دەچویتەوە بەردەم باوکو و دایک و خێزانەکەت؟ زۆر خۆش هەستە کرد خاوەنی پارەی، خاوەنی داهاتی کە ئەتوانی دامی ماڵەکەی خۆ بکەی، کەسوکارەکەی خۆ بکەی، بەرهەمێکە دەبێت، ئینتاجەکە دەبێت بتوانی ئەم بەخشنێبی بە خوشک و برا پشکۆنەکانە زۆرجار قاوەنمان بۆ کردین، زۆرجار ژنمان بۆ کڕین. ئێمە وابوون یعنی ئەوە هاوکاری یەک بوون خوشک و برا، وەگیرفانجیایی نەبوو لە ماڵەکە جوان بوو، هەمویان یەک دەغیلەیان هەبوو. بەڵێ بە هەمومان مەڵەنجا دایک و باوکیش بەبەرداوی سەرپەرشتی ئەم ژیانی ئێمەیە کە لەگەڵمانە هاوڕێ بوون. ئێمە تەبەقە فەقیرەکاڵین، تەبەقە دەوڵەمەندەکە ناڵین، لەبەروی ئێمە خۆمان هەندە هەژاریەوە، هەژاریش پڕە لە پاچی ڕاستە. جوان مامۆستا پێم خۆشە ئەو تەنها چلوورە فرۆشتنێ کرد، چلوورە فرۆشتن و ترۆزیشم فرۆشت ینی شتی کەشم فرۆشتووە، بەڵام زیاتر ئەو شتانە ئاسانکار و شوربەوە شوربە بوو، شیلە و شەکرۆمانە دروستیانە کرد و ئەو شتانەمان نەفرۆش. ئەو وەختەش هەر ئەو شتانە ئێستا مامۆستا گەڕانەوە بۆم نۆستالۆژیایە کە هەبوو، ئەوانەی کە لەو ڕابردووەدا هەبوون دێن کار و کاسپەکەیان لەم ڕابردووەیە دووبارە دەست پێەکەنەوە، یعنی بۆ ئەوەکوڵەیە نوێکردنەوە ئەبدێتکردنەوە دووبارە دێنەوە لەسەر عەرەبانەکەیان لقم و چی پێڵێن لقم و پسکیتی شە بوو ماوەسا پسکیتمانێنە هەتە قومیان پێوەست پارمانە کرد و پێوەی ئەمان فرۆش هەبوو، ئەوانەش هەبوو فعلا. باشە ئەی لەگەڵ باڵێن یاریەکاندا بە تایبەتی ئەی براکان هەر برایەک و لەگەڵ برایەک هاپەیوەندی هەبوو، دوایەوە چوێ نێو مناڵەکانی گەڕەکەوە. طبعاً کەسێک کە زۆر نزیک بێ لە جەنابتەوە ئەوەی کە هەمومان لێرە و لێ هەستی پێ بکەین مامۆستا تەهایە دکتۆر تەهایە. لەگەڵ دکتۆر تەهای برات چی یادگاریەکەت هەبوو؟ وەڵڵی من دکتۆر تەها هاوڕێتیمان لە شانۆ و دراماوە دەستی بگرێ لە مەرحەلەی مناڵیەوە نەبوو بەڵێ بەڵام هاوڕێکی کە مەکەنای عوسمانی شانۆیە پێڵ عوسمان محەممەد قار ئێمە لە مناڵیەوە پێکەوە من برام نەبوو وەختە خۆم بووم ئەو براو خوشوشتی هەبوو مام زیاتر لەگەڵ من نامۆتایە بوو پێکەوە ژیان هەر لە مناڵەوەی تەمە هەڵماتێنەوەی ڕسمێنەش هەبوو ڕسمێنەش هەبوو جێکیشی ئەنتیکار دەنگی ڕسمەکانیش خۆش مانشکان شمان پێوەگرت. باشە مامۆستا شتێکی کە هەبوو تخوا بە بیری ئەوانم نەچێ ینی زۆر جار هەڵماتی زۆر دەسەکە و هەڵماتەکانە بە ڕفەکانە فرۆشتەوە بیری قسمەوە هەڵماتێنمانەکردمان ئەکرد نیوەڕوان خەڵکمان ئیزعاجەکرد ئێمە بێئاگاوین لەبەری دنیایشی بوو ئاگاوانە کۆمەڵەشن نەبوو بێئاگاون یاریمانەکە لە کۆڵەکان باریک بوو و گۆڵانەکان ژەمووی دڵ بوو
هەنێ ماڵ ئیزعاجە بوون هاتنە دەرەوە زۆر خۆش و سازە بچامە لە پرە هەر بەبێش 100 ئایانە کرد پیامانە ئەو نایانە کرد بە خۆ هەمووی سفر بە خوڕی تۆ ناتوانێت ماتێنکەی مەجبور لێ خۆمانە گواستەوەشینە کۆڵانێکی کۆڵانێکی عەدەسەر دووبارە بۆمان لێ هاو ئیتر ناتوانێت بکەین مزراحێنە مزراحێن لێمان ناوت بە شەرتی تەمتەمەکەی یعنی بەڕاستی یعنی چی دەستم بۆ ڕاست بوو یعنی چی بە شەرتی تەمتەمەکەی یعنی ئەو مزراحەی تری مۆچی توێ تەمتەمەکەی کە وەرەگرت دەرێناتەوە ینی برای کە لێ ئێبێ لە تەمتەمەکەی بی تەمتەمەی مادێکی ئاسن بوو لە ناو تەختەکەکەوای لێکرد کە بە حەبلەکە ئەمان بەسوان و ئەمان نابەزایەتە لە خولایەوە بە شەرتی تەمتەمەکەی گرتی بەڵێ گرتی وڵات ئەو شتانەمان هەبوو باشە دوایەوە من و عوسمان وردە وردە حەزمان بۆ ئەچین بۆ سینەما پارەمان کۆ کردو ئەچین ئەو وەختە سینەما بوو ئێستا باشتر بوو هەر سینەماکانی سلێمانی بەڵێ بەڵێ ئەو وەختە عایلەیش ئەچین بۆ سینەما بینێ بۆ فیلمی هیندی چوین بە خێزانەوە چوین بۆ سەنگام وەختە سینەمە لە تەمەنی چەنددا ڕۆشتی مامۆستا وەڵڵی ئەوە مەرحەلەی کەیتە هات خۆزە هۆشمەند دەبی وریابیت و لە ژیانەکەی 6 ساڵی 10 ساڵی چەند سەرو ئەوان سەروانە وەڵا ئەو وەختە لە پۆلی 6 بوون ینی وعیمان نەبوو ئیترامان لیا ئەچین بۆ سیدی فیلمی هیندی فیلمی عەسابە بەڕاستی ئەو ئەفلامانە وەختی خۆی ڕۆڵی هەبوو کە تەسیری تێکردی تۆ لەو تەمەنا حەزەقی لاسایی بکەیتەوە بێگومان بۆی بتوانێت سوود لەو شتە وەربگری ئەو لاساییش کاریگەری دروستەکە بڕوا بەخۆبوون دەکاتە سەر ئینسان نوال لێکە حەزت دەبێت بۆ هونەر باشە بەڵام بەعام نەدەزانی شێ لەبەرەوەی شتەکان متەنەوە بوو ئەتر متعمان لە سینەما وەرەگرە وەختەش لە هەموو گەڕەنکە تەلەڤیزیۆنی هەبوو ئەگەر هەبوو بێ ئەگەر دوان بەڵێ ڕژوسپی ئەچوین سەیری تەلەڤیزیۆنمانەکە لە ماڵان نەماینەوە چکە ئەو ماڵانە لەگەڵمانە وەکو یەک واوەنیاشن سەربار ئێواران لە قەراقی سەربانەکان دانیشین بە جەماعەت لە خوارەوە تەلەڤیزیۆنەکە لە حەوشەکە بوو دنیاش خۆش بوو یا بەهار و یا هاوین بوو ڕاخەرێکیان ڕاخەرێک عایلە هەموو بەیەکەوە سەری فیلممانەکە جوانە یعنی دنیایشی فەنتازی جوان بوو و هەمووشی بەری بوو کەس ئاگای لە کەس دەبوو گرنگەوەی سەری شێ بکەین پێڵەن تەلەڤیزیۆن نەمان نزانین چی ڕاستە نەمان بووە جا هەر بۆ قسە سەرەتا تەلەڤیزیۆنی ملەوەن هاتبوو بۆ ئەو سەردانە زۆرجار ئەڵێ بە مناڵێکیان وتی بڕۆ پشت تەلەڤیزیۆنەکە تۆش دەرەخا لە پێشەوە مناڵەکەش ئەچووە پشت تەلەڤیزیۆنەکە و بە هەوەسی خۆی جموجوڵی یەکرد و منیشە بینیم وەکو ئەفلان کارتۆنەکان وەریگرت بوو باشە چونکە خەڵکی ئێوسا خەڵکێکی وەکو ئێستا چاوکراوە و دنیابینیان نەبوو ڕاستی لەوانەیە مەجالێکی کەممان وانە هیچ زەمانێکمان نەبوو ئەو زەمانەی هەمان بوو سادە بوو سروشتی وەکو جەنابتان گوتان لە دەست پێکدا بە چلوورە فرۆشتن و بە کار و کاسبێکی سادەوە بەڕێمانە ئەسڵەن ژیانی مان و نەمانمانە کرد ئەگەر بڵێن هەرچەنە خۆشیش بوو زۆری ڕابکە من ئێستا چێژی لێبینەوە ڕاستە مامۆستا خلیسکانێش هەبوو زۆرجار لەسەر شاخەکەەوە لە بەرزایەکەەوە دروست دەکرا ئێوە کردان بەڵێ ئەو شتانەمان هەمی کردووە بۆ ئەو وەختە ئەو شتانە هەبوو چوینە ئەو شوێنە بەرزانە نزی شاخەکان بەڵام نەمانەوێرە زۆر دوورکەینەوە چونکە کاتەکان زۆر مساعید نەبوو و ئەشترساین لەبەرەوەی وەمان نەزانی ئاژەڵیا شتێپەلامانمان تۆ تەجروبەت نەبووە تەرجوبەشمانەوە بەڵام ئەو خلیسکێنوشتانە تەبیعی بوو لە سەردەمی بەفربارینە ینی بەڕاستی هاتینە دەرەوە بە قەمسڵێکی شڵی دڕاوەوە ئەگەڕان یاریمانە شەرە تۆپەڵمانە کرد ئێتر لەم شەقام و کۆڵانانە گەڕ شەڕە بردمان کردو کاکە لەگەڵ گەڕەکانی کە سلاحمانەوە لە خۆمانەوە لەگەڵ ڕێگێکی باشە لەگەڵ چگە ڕێگێکی سلێمانیدا شەڕە وەڵڵا ئێمە لەگەڵ مۆمکەریەمان بوو لەگەڵ ئەم سەرشەقانی کێزای کاکتای یا دروست بووە لەش هەمان بوو ئەی وەزعتان چۆن بوو ئێمە وەڵای شڕ بوو جازە سەرەکەوتین جازار ئەکەوتینە ژێرەوە
بۆ خۆت بەردۆشەی شکاوە موزوع بەدەست بەردەکان ئەوەشان یاهێنێ بۆ دروستەکەن ئەوقتە نازانم بینم شده چی پێڵە قۆچەقانی بەردێکمان قسە ناوی و ئاوە نی هەڵمانە سووران لە پراتەمان بۆ زۆر باش ئەوای ئەو قۆچەقانی و بەرزەخانیە کە ئێمە هەردووکیانمان پێوە باشم ئەوایە کاتێک کە ئەدوەشان پەتێکیانێ بەرایە لەبەرەوە بەردەکە دەچوان بۆی بەردەکە دەچوانە بێت دەجێ خۆی اینجا دالاسیقمانەوە دالاسیق ئیشمانەوە بوو وردەوەدا تەلومەلمان تێ کرد و ئەوە لە قاچی کچانمانەیە ئەوەختەوا بوو لاسیکی پارەی پێوە بەڵێ ئافەن ڕەمانەشی تەلێک دروستەکرا شتانە بەڵام لەسەرەوە لیانمان زۆر نەکراین وازمان لێنە وتیان ئەمە شتێکی باش کچی ئەو سای سلێمانیش خەڵکانێکی با بڵێن جلوبەرگێکی جوانیان لە بەرەکە خۆشاکانیان تا خوارەوە بەڵام ئێمارەمان کرد ئەوە غەریزە بوو فێر ببووین ئەو سێعە لە بینی ئێمە و ئافرەتە دروستە بوو باشە زۆر ئافرەتەکان قولیان ڕوود نایەگەرە نەخێر عەلەکسە درێژ بوو بەڵام هەشیان بوو کورت بوو یانی بەس زۆر نا باشە لەوێەوە باسی دالاسیکەکە بکەم زۆر جار باز لە کوشتنی چۆلەکە و بەکارهێنانی دالاسیک و ئەوانە دەکرێت هەرگیز دالاسیکت دروست کرد بۆ ڕاوکردنی چۆلەکە ئەوانە هەر بە سروشتی خۆم حەزم لەوە نەبووە جوانە لەبەر ئەوەی خۆم باڵندەم بەخێوە جوانە تێگەی باڵندەمان پارەمان کۆ نەکردەوە ئەمان کڕی کەمان کرێمان هێنایە و ماڵەوەیە ئەو وەرزی زستان کە بەفرە باری ڕاومانە ڕاوە ڕیشۆڵە ئەمە ڕیشۆڵم زۆر خۆشەویست حەزمە کرد هەم بێ ینی ئەو وەختە عەشقی مۆزەی باڵندەم نەمەتوانین تا ئێستا نەمتوانێت بۆ شووی کە ئێستا باسیەکەین من باڵندەیەکم نەخشووە هەروەها لە هەمان کاتیشدا عەشقی سەگ بوو لەگەڵ هاوڕێتیمە بڵێ یعنی ئەگە بڕوا بکەی من حەمامی سوورەتە بە وەختی خۆی بە گوێنی شوم تووتەڕە سەگ مێنا بۆ گەڕەکەی خۆمان لە کۆڵانەکەی خۆمانە بە خێومان کردووە نەمانزانێمە مۆزۆی دایک و باوکو شتانە مێشمانە نەبووە گرنگەوەی لەگەڵ ئاژەڵەکە بی بە هاوڕێ و ئێستاش بیرم ناچێ سەردەمی بەعز بە وەختە سەجێکم هەبوو تەمان لە مۆزۆ ئیسلامێتە سەگ نابێتە ماڵەوە لە دنەوە عەمود هەبوو عەمود ئەم بەستەوە ئێتر شەوانە کە پێشمەرگا هاتوو تر جێیشە هاتوو شەوانە خۆ دەزانی کە شەی باران بوو ئەیان شەی پێشمەرگا ئێتر سەڵفە سەگەکەیان کوشتم کاتمە درۆبانی سەرەکەم سەگەکەم کوژراوە کە زۆریش خۆش زۆرم پێ ناخۆش گریام زۆر گریام بڕاکە لەگەڵ هاوڕێکی خۆمە برمان ناشمان کە نەمانەزان ناشن چی بەڵام هەستمانەکە کە شتێکی تەمە ئاژەڵە ئینسانە هەشتێکمە ڕوا لەبەرە کەونێکە هاوڕێی مرۆڤە هێژێکە لە شتە پیرۆزەکانی مرۆڤ بەڕاستی گەورەترین هاوڕێتی لە بینی سەڵ و مرۆڤە ئێجا من عەشقێکی گەورەمە بوو لە مۆزۆی باڵندە و تا کاتە ئاژەڵ ئەو پەیوەندیم هەبوو هەر خولیایەک بوو بەبێ ئەوەی خۆم دووسی کەمە تەسەنۆ نییە هەرزەکاریە تۆ عاشقی بەبێ ئەوی دیتێ بکەی بەس پەروەردەی دایک و باوک نەبووە تەسیری هەیە ئێمە عایلەیەک بووین چونکە دوو خوشک و برابوون پێکەوە هەر بە خۆشەویستی ژیاین ئێمەش تاقە کوڕ بووم یعنی عەتفێکی تایبەتیم هەموو لەگەڵ دایکمەوانە دایکم کەسێکی سادە و ساکار بوو و خەیات بووە و ئەو توانی کە ئەدەب و هونەر و فەن و هەموو شتێکی پێبەخشم بەس بۆ ئەوەی بژیم و ئاغام لە خۆم بێ ینی مەدرسەی یەکەمم دایکم بووە چۆن هەوڵی ئەیاد ینی چندی ویستایە دەبەری تاقانە بووم نێونا بۆ نمونە لە قوتابخانە من حەزم لە مۆسیقا بووە حەزم لە ڕسم بوو حەزم لە زاساییکردنەوە بووە لە ماڵەوە هەچی شتێکم کردە چکە تاقانە بوو مەلیک بەڵێ ئێستاش لە هەزار خوشەکانم جێ دایکمەگرنەوە و تا ئێستا ئەو نازم هەرماوە و من بەهۆی ئەو خێزانەوە توانیم بچمە دنیای هونەرەوە باشە خۆشت من هەندێک جار بۆ بیسەر و بینەرەکەم دەڵێن خوشکەکان زۆر دڵسۆزی براکانن کەسەکانن بەڵام هەمیشە خەمێکی گەورەیانەوەیە کە براکەیان خەمیان نەبێت و براکەیان شتێکیان پێویست بێت و لەگەڵیاندا بۆ گەڵێ قورسیەکان و بارگرانەکانی ژیانیان لەگەڵا سووکەن هەمیشە من دەڵێم
با ڕێزی خوشکەکان بگرین با خوشکەکانمان بکەینە هاوڕێ با بیانکەینە خەمڕەوێن و خەمەکانی خۆمان لای خوشکەکانمان باستین و هەرچۆن هەبێت ڕێگەیەکی باشیش بین بۆ ئایندەی خوشکەکانمان و با لێرەشەوە بڵێن جارجارە بە دەستی خوشکەکان و لەگەڵ دایکەکاندا ماچکەین وەکو جەنابتان دەڵێن مامۆستا خوشکەکان لە پاش مەرگی دایک دەبنەوە دایکێکی تر بۆ تۆ زۆر دایکن بە معنای کەلیمە ئەگەر دڵسۆزی و سەداقەت و ئەخلاقیەت و بوونت هەبێ ئەبێت تۆ بزانین کە دوای دایک خوشکە ئەبێ ڕێزی بە تایبەتی من مەسەلەوە نەبێ بەڵام ئەفزەڵیت بەم بە خوشکی گەورە خوشکەکان هەر خوشکن بەڵام خوشکی گەورە زۆر ئەو ئەرکە قورسەی بەسەر دەدرێت ینی هەوڵەیە وەکو دایەک ڕۆڵی خۆی بگێڕێت کردویانە من شخصی خۆم وا پڕۆ دەکراوە و ئێستاش کە لێرم لە ئەڵمانیا گەڕەمەوە و بەرداوی کەم و ئەڕۆمەوە ئەوەی هەیە ماڵی خوشکەکان بەڵێ ئەوە ئوتێ لە ژیانی منە خۆشەویستی منە بیرەوەریەکانمان دەبەرەوە ناتوانم خانیشمان خۆش باشە بۆ ماڵی خوشک هەرگیز وەکو ماڵی بێگانە سیر ناکرێت ناتوانێت خوێنە ڕۆحە ئەحساسە ئینسان ئەبێ مرۆڤایەتەکەی ون نەکا هەر خوشکەکەشە ئەو کەسی کە پێی وترێ زاوە ئەی کاتە برایەک لە براکانی تۆ بەڵێ وانە خوشکەکەی ئەو پەیوەندە دروستەکات و ئەو ڕەتە لە نێوان زاوە وانە پردە ئەوە ڕاستە مامۆستا دەگەیتە قۆناغی هەرزەکاری جەنابیشت ماشەڵڵا بە ئێستاشەوە کەسایەتێکی جوان و قۆز بوویت وایە معجیبت هەبووە سێری کە چۆن بۆ پرسیارەگەڕۆ تێگەم وەڵڵا ئەسیزم ناکرێت تۆ ئەم هەموو قۆزیەت هەبوو ئەم هەرکەوتنەت هەمان بۆ ناڵێن بووە وایە بەڵام ئەو زەمەنا لە زەمەنی هەرزەکاری ئێمە عەلاقەکان ئینسانی بوون عەلاقەکان پاک بوون ئەگەر عەشقێ شتێکیش بووە سنووریشی دیاریکراوی هەبوو پەیوەندەکان جوان بوو لە نێو قابلۆ خەشقارتەکان ئەوە دروستەکات نامەیەکدا نەخستە ناو قابلۆ خەشقارتیەکەوە یا ناو ڕینی نقوڵە وەرەقەی لەگەڵ نقوڵەکە ئینمان ئەمان پێچایە و هەڵمانەیە باشە بۆ ماڵەکان ئێوە پڕی سادەیی بوو بەڵێ بەراعەت و شیرینیش و تۆ داوای شیرینی ژەی لە بچە ئەوەی مۆزوعەکە ڕاستە هەبوو ئەوانە هەبوو ڕاستە جا مەسەلەی خۆشەویستی دووبارە بۆ بیسەر و بینەرەکەم خۆشەویستی بەشێکی سادەی ئینسان نییە بەشێکی ڕۆحی ئینسانە کە بەرامبەرەکەی دەبەخشێت بە کەسێک دەبەخشێت کە دڵ و ڕۆح و کەسایەتی ئەو لەگەڵ ئەو کەسایەتێدا بگونجێت من هەمیشە دەڵێم ئەگەر کەسێک کە داوای خۆشەویستی لێکردی ئەگەر خۆشیشی نەویست بە حرمەتی ئەو خۆشەویستیەوە کە ئەو داوای لێکردیت هەوڵ بدە وەڵامی خۆشەویستەکەی بە خۆشەویستی بیتەوە هەمیشە دەڵێم لە نێو کۆمەڵگەی ئێمەدا ئەگەر خۆشەویستی هەبێت ئێمە دەتوانین هەنگاوێکی زیاتری ژیان بوون و پێکەوە تێگەشتن و بەردەوامیدان بە ژیان بدەین مامۆستا وەکو گوتم ئەگەر کەسێک یان تۆ کەسێکت قبول نەبێت داوای خۆشەویستی لێ بکە بەڵام بە حرمەتی خۆشەویستەکە کە داوای لێکردی هەوڵ بێ بە خۆشەویستیەوە جوابی بیتەوە وانە یەکسەر ڕازی نێنێ و بەدناوی ئەو شتە هەر لە سروشتەوە هەیە لە ڕۆمێژۆرەتەوەگری هەر لە دنیای عەشقی نالی و گۆران و شاعرە گەورەکانمانەگری ئەگەر عەشق نەبێ ئەوە نابێ بەڵێ ئینسان ئەبێ عاشق بێت تا و لەحزەی دەمرێ عاشق شتەکان جوانترەکە ئەو شتانی کە ئێوە حەزی لێتی لەگەڵ یاژی وزەی ئەیاتێ ئەمە عاشق ئەوە نیە بڵێ ژن و پیاە بەیەک بگە ئەوە قیاس نییە قیاسە عاشقەکە دەرونیە ئیتر تۆ عاشقی کتێبێ عاشقی شاعری مامۆستا ئەو واز دەبێ من ئینسانی تۆ کەسی دووهەمە بەرامبەر ئافرەتە حتمما ئەبێت تەکوینی ژیان بکەی یا هاوڕەیەکە دەبێ ئافرەت ئێمە هەمان بووە ئێمە هاوڕێکانمان دراوسەکانمان زۆرمان عاشق بوون بەرامبەریان بەڵام ئایا ئەو وەختە عاشقی ئەو ساو ئێستا ئەو هەستە چی بوو مامۆستا ئەو هەستە چی بوو کە ڕۆحیە یعنی لەناو ڕۆحی ئینسانە تۆ کەسێک ئەبینی بەرامبەرەکەت ئافرەتێکی جوان باڵا بەرز قژێکی کاڵ چاوێکی جوان هەر لە گۆران و سەیری بەڵێ یانی ئەگەر وان نەبێ عاشق نابی
ئەوە غەریزەشە ئەبێت تۆ سبێنێ تەکوینی ژیان دروستکەی حتممە دواییشە کاگەڕی کە عاشقی بی ئەگەر نەشبێ زۆر تەوەیە ئەو مرۆڤە سبینێ لەوانێ لە دوای زەواج عاشقێ بێ ینی لەبەرەوە قیاس نییە 100% بەڵام ئەگە بوونی هەبێت جوانترە بوونی هەبێت جوانترە مامۆستا با پرسیاری لەسەر عشقەکە زۆر نەمێنمەوە بەڵام پرسیاری کۆتاییش لەسەر ئەوە بکەم زۆر جار لێرە و لەوێ دەڵێ عشق کە پێی گەشتیت عشقێکی کۆتایی دەبێت کەواتە عشقەکە سفر دەبێتەوە بەڵام عشقێک کە پێی نەگەیت تۆ بەردەوام بۆ عشقەوە دەژیت بەڵێ دایمە لە سووتانەی لە سووتان ئاگریشی بێ خۆڵەمێش باشە جوانە شارانی بەزانسمانجی بەخێراوە وە شاکارە جوانە گۆرانەکانی مامۆستا محەممەد عەباس بارام کرا بە گۆرانی و تا ئێستا زیندووە ئەوە ئاگەر عاشق دەبێ ئەو ئاگرە دروست نابێت باشە با هەر لێرە و بچمە وچان پاشان دێمە سەر وێزگەکانی تەمەنی سەرکەوتن کە ئەم هەموو سادەیی و بەرکەوتنانەمان دروست کرد ئەم هەموو ژیانکردنەمان دروست کرد بەڵام دێن خۆمان قاڵ دەکەینەوە کە دەڵێم دین مامۆستا بەکر ڕەشید دەڵێم دێت خۆی قاڵ دەکاتەوە لە نووسین هونەر سینەما وە دراما باشە دواتر دێمە سەر ئەمانە پێم خۆشە وەکو ئوسوڵی بەرنامەکەم ئەو گۆرانی خواستەی کە جەنابتان گوێی بۆ دەگرن وەکو گۆرانی بێش چ گۆرانیەکە دەنگی چ هونەرمەندێکە ئەشێ ئێمە ئێستا لەم تەمەنی من و ئەم زەوەنی کە لەم شاری خۆمە ژیا و عشقی هونەر بووم ئەو تەمان و گۆرانی بێش گۆرانە زیاتر لای من ئەوەی کە کۆنەکان مامۆستا نەزەری خالەقیە بە دەرەجەی یەک عەلی مەردانە بە دەرەجەی 2 زۆرن بەڵام ئەوەیە ناکرێنایی هەمیان بەنی دەم ڕۆژگارەشا کۆمەڵە گەنجی جوان و دەم خۆش هاتوونەتە مەیدانەکەەوە دەم خۆشی تازە هاتووە حتمما ئەوانش ڕۆڵیان هەیە و من بە هەردوو لە ئەتوانم لەگەڵ گۆرانی و مۆسیقا ژیاوم لەبەرەوەی هونەرمەند ئەبێ ڕۆحی میوزیکی هەبێ ڕۆحی بەشە هونەرەکانی هەبێ بۆی بتوانانی لە هەموو شتە جوانەکان بگە من زیاتر گوێرە مزەڵێکم تا ئێستا حەزێ لە دەقیق چ گۆرانیەکە با ئێمە وچان بەو گۆرانی جەنابتەوە وەرگین وەڵی هەچیشی بینەی من ئاسایە بە گرنگ ئەوەی شتێ کە باشە لەگەڵ پاییزەکەیە پێت خۆشە بەتاشی لە پاییزیشانوانێ جوانتر لە پاییزیشان وچان وەردەگرم و دێمەوە لای جەنابەت پاش وچان درێژە بە بەرنامەی ستاتیکا دەدەم لەگەڵ نسیمەکەی سەردی پاییزی چه بێرەحمی چه دەبەردی سوری گۆڵ و سۆزی گۆڵزاران ئەبەیت و ڕوو بەرەم زەردی دووبارە سڵاوتان لێبێت مامۆستا ئەم دەنگە ڕەسەن و جوانانە لە ڕابردوودا خزمەتێکی جوانیان بە ڕەسەنایەتی و بە کولتوری هونەری کوردی کرد بە ئێستاشەوە ئێمە تێر نابین لەم دەنگانەی کە هەمیشە گویان بۆ دەگرینەوە وە کۆنیش نابن وەکو گۆرانیانش نین کە بۆ کاتێک دانراون بۆ هەفتەیە مانگێک ساڵێک دانراون کۆتاییە ئەمان کۆتاییان دەنگن بە معنای کەلیمە لەگەڵ نەسیمەکەی پاییزە قسەمان بۆ ئەکات گوڵم پاییز ئەبێ ئەسمانیشمان بینەشێتەوە جەنەڕاڵی پاییز هەینسەی کە پاییز چوەرزێکە لەناو ڕۆحی شاعیرەکانە تابوتی ڕۆحیانن هەڵگری ناسنامەیانن پاییز زۆر لە شاعیرە گەورەکان لەگەڵ ئەم وەرزە ژیاون
و هەستەکەن وردە وردە ئەو گەڵایەت چۆن بائی با بەڵام بۆ کوێیە بە پاییز وەرینە یاخود نوێبوونەوەیە نوێبوونەوەی درەختە نوێبوونەوەیە بەڵێ ژیانەوەی لەبەرەوەی تۆ بتێنێت وەرزەکان ئەو درەختە ئەبێ هەمووی تێپەڕێنێ بۆی نێبێتەوە جا مامۆستا جەنابەت ئێستا لەژێر شۆڕەبیەکەیت بەڵێ من هەمیشە دەڵێم لە ڕابردووە دەمانگوت کە سەیری شۆڕەبیەکانمان دەکرد شۆڕەبیەکان بە سەمای ڕەشەباکە سەمایان دەکرد نادی مۆزەفیر من واجب لەژێر شۆڕەبیەکە هەم خواردەوە پێک بڵێ ئەچوو ئەمان دروستەکە بەڕاستی ئەو باەکەی هێنی و ئەی بە هەسەکی ئافرەتێکە سەماکە هەست بە سەمای ئافرەتە هەروەکو جلە کوردیەکە بەڵێ بەڵێ ڕۆ جا ئەو شۆڕەبێژ ئەوەی ینی بەڕاستی شۆڕەبی ئافرەتە لە گەما لە سەما لە زوانیان لە هەموو شتەکان باشە کەواتە هەر دارێک و ڕەگەزێکی خۆی وەرگرتووە بە تاچی هەروواژە بێ مامۆستا با باسی کارە هونەریەکان بکەم لەم بەشەدا پێم خۆشە باس لە کارە هونەریەکانی جەنابتان بکەم تاان جەنابتان لە شانەوە دەستان پێکرد دوای ئەوە لە دراما و لە فلم و تا کۆتایی بە ئێستشەوە ڕۆحیەتێکی ماندوو نەبوونتان تێدایە بۆ کارەکەتان ئەم ڕۆحیەتە ناتانەوێت ماندوو بێت دەتانەوێت هەر بەم شێوە بمێنێتەوە کە لە شانەوە دروست بوو ئەگەر یەکێک دەستی بەم کاری جەنابتان بگا یا بیێ بەم ڕێی جەنابتانە بڕوان لەکوێوە دەست پێ بکات وڵەکەم ئەبێ مانی و نەمانێ نەگەر بڵێنە بێ مان و نەمانەوێت شانۆ دایکی هونەرەکان دایکی هونەرە دایشی هونەرەکان ئەوەی شانۆ نەکان ناتوانێت بەشەکانی کە ببڕێ چونکە شانۆ کارێکی دروستە بەرامبەر بە بینەر بە واقع تۆ لە هۆڵێکای لەگەڵ بینەرە تەسیدی جەستەد سەماعەکە دەنگت ئەداءەکە فەیست دەرئەکەوێ ڕۆحت لەناو ئەبێتە ئاگرێک بۆی کە بتوانێت هەموو شتەکان لەدەست سەرما و سۆڵی دنیا وەلاوەنی لەبەر ئەوە شانۆ بەدەلەوە جەماوەر بەرامبەر دایرێکتە یانی دایرێک دەبەر شتێکی ڕۆحی دایمە هەست بەوەیکی لە حەسەب بە لە حەسەن تۆ لەگەڵ ئەو مرۆڤانەی کە دانیش و سەیری دەکەن ڕۆحت تازا بێتەوە نەشئە دەیاتێ لەبەرەوە شانۆەوە مناقەشەی نییە ئەوە ئەبێ هەموو هونەرمەندێکی درامی شانۆ بزانێت کەواتە بۆ گەنجەکانی ئێستا کە دێنە نێوکاری هونەری و شانەوە لێرەوە دەست پێ بکەن کە شانۆ بکەنە خاڵی یەکەمی دەستپێکی کارەکانیە بەڵێ ئەگەر کاریش نەکات ئەبێ لە ڕێی کتێبەکان و ڕابردووی مێژی هونەریەوە دراسە بکە بۆی بتوانێت خۆی دەوڵەمەندکە خۆی مسەقەفکە یا متابعی دنیای شانۆ بکە شانێ شانۆکانی ئێمە شانۆی جیهانی دەبێت ئەمڕۆ دنیا عەولەمەیە تۆ توانێت ئاوا بکەی هەموو شتەکان ئێتە بەردەست و سەیرێکی ئەگە حەزت بە کاری هونەری بێت وردە وردە عەفو بەڵێ عەفو مامۆستا وردە وردە ئەتوانی ئەو حەزانە بێنتە دی کە توانیت بە ڕاستگۆیی لەگەڵ هونەرەکەتە لە شانۆبی پێکەیت و بتوانیت حەز و خولیا و فکر و معریفەی میلەتەکە بی بە خەڵک باشە یەکەم هەنگاوت کە چوتە سەر شانۆ چ هەستێک بوو بەڵێ من یەکەم کارم کارێکی مناڵان بوو باشە لەگەڵ کارەکەدا هەستەکەم پێ بڵێ هەست و ئیحساسەکە بەڵێ بۆ باسەکەم من لە شەشی ابتیدایی بووم ئەو وەختە مامۆستا عومەر ئەمین یادی بەخێر کارێکی شانۆیی مناڵانی کرد ئەو وەختە لە نەشاتی مەدرسەیەوەتر تۆ ئەو مامۆسایە ئەگەڕێ بە قوتابخانەکانە بۆی ئەو زەمەنەوە بوو بۆی کارەکتەر بدۆزێتە بووی ئیشەکەی بکە لەوانە تا هەر بۆ مەکتەبی من لە زێوەرم وەختە اختیاری کرد کۆمەڵی مەوەسیل منیشی هەڵبژار کە کاری بکەم لەگەڵ ئێتر ئەوە بوو ئەو کاری بە ناوی مامۆستا شێرەوە بوو من توانی بۆ یەکەم جار سەستەیج لەگەڵ کۆمەڵە مناڵی ئەو کاتە پێکەوە شانۆکەیمان نمایش کرد ئیتر هەستم کرد کە بەتر بوونەوەێنە سەستەیجم شتێکی زۆر خۆش بوو ئیتر بەردەوام متابع کردوچم بۆ شانۆیەکان وەختە شانۆی زۆرەکرا دەبەری سەردەمی ڕژێم و سەردەمی باز بوو لە شانۆ زیاترمان نەبوو لەبەرەوە چوم بۆ کار شانۆیەکان و لەگەڵ عوسمانی هاوڕێم عوسمان شانۆ
ئەتە بەردەوام چێژوان لە مسانەوەرەگرت بڕوا بە خۆبوونی باش بوو بەڵێ ئەتە وردەوتە قوتێک هاتە دروستە ڕۆ دەبێ شانۆی بکەم دەتویست وەکو شانۆکارێک تەنها دەرنەکەویت وەکو نووسەرێکیش دەرکەویت من زیاتر وەکو عفو لەوانە وەکو ئامادەکار یعنی لەڕێی نووسین و خوێندنەوە کاری چیرۆک یا ڕۆمان ئامادەمە کرد تەکریدمە کرد ئەم کرد بە کوردی و لەسەر ستەی نمایشمە کرد یعنی ئەوە زیاتر یعنی نووسین نەبوو یعنی شتێک نییە بەناوی منەوە بڵێن نووسینی بەکەڕەشێ بەڵام ئەتوان بڵێن ئامادەکردنی بۆ شانۆ تەمە تێکستە زۆرجار شعرە زۆر جارە چیرۆکە ڕۆمانە وە نمونەشم هەیە بوانە بۆ نمونە قەرەجکەیشێکە لە شانۆیەکانی پۆشکین ئەو شعر قەسدی شعری بوو توانیم ئامادەیکەم بۆ شانۆ ئەوەوە ڕۆمانی دایکیشە بوو لە ڕۆمانانی مەکسیم گۆرجی کە توانیم ئامادەیکەم بۆ شانۆ گەرێ شانۆیەتیشم بۆ شێوە ئامادە کردوە بەڵام ئەگە بڵم وەکو نووسین من نووسەر نیم وەک ئەکتەر وەکو دەرهێنە زیاتر کارم کردووە لە شانۆ مامۆستا قۆناغەکان قورستر دەبن لەو کاتەدا کە دێتە سەر دراما و فلم بەڵێ بەتاشی قورستر دەبن ئەزای بۆ چکە دنیای شانۆ سەکۆیە ئەدایە جەستەیە بەڵام دنیای دراما و سینەما دنیای وێنەیە دنیای سینانە تەکنیکە تەکنۆلۆژیایە لەبەرەوە مەدرسەکان جیاوازن بەڵام بتێنێتە بێ ئەبێ تۆ مەرحەلەی شانۆ هەر تێپەڕانبێ یا شارەزایت هەبێ لە شانۆوە بۆ بتوانین کۆڵەکەیشی بە قۆتبی و دراست هەبێت لە خوێندنەوەی دنیای دراما و سینەماش ناکرێت بە ئاسانی بشتە سینەمایە دراما ئەبێت تەجروبە دەبێ متابعەت دەبێ سەرنەبی ماگراوەنیشی هونەری ئەدەبی جوانت دەبێ ئەبێ خوێنەوار بێ لە دنیای سینەما بزانێ ئەبێ لە دنیای تەلەڤیزیۆن بزانێ ئەبێ لە دنیای وێنە بزانین ئەبێ دایمە جۆگر بی جۆ لە مۆسیقا بی تۆ ئەگەر ئەم بەشانە هەمووی کۆ نەکەیتەوە نابی بەو کارکتەرەت واری شانۆ سینەما باشە مامۆستا پرسیاری کە دێتە پێشەوە مەڵێ لەو کاتەی لە درامایەکە یا لە فلمێکە مەڵێ دەورێکی بتوڵیت پێدراوە دەورێکی ئەساسیت پێدراوە مەڵێ لەو دەورەدا تۆ هەندێک جار ئەو دەورە لەگەڵ کەسایەتی خۆتان نادگرێتەوە باشە جیاوازە ئەو دقیقە بۆ نووسراوە جیاوازە چۆن وا دەکەیت لەگەڵ ئەو دەقەدا خۆت بگونجێنی یاری لەگەڵ ئەو دەقەدا بکەی کە نووسەرەکە لێت داواکات سوالە جوانە حتمما ئەگەر ڕووینەوە نۆ قسە بکەین هیچ ئەکتەرێ ناتوانێت خۆی اختیارکە بۆی شەکە ئەبێ دەرهێنەر اختیاری کارکتەرەکە بکە ئەو کەسە ئایا ئەو بۆتوڵێ ئیجابیە سلبیە ئەبێ دراسیکە مخریجەکە و ئەبێ گەرە بدوای ئەو کەساتیانە لە شێوەی فەیس لە شێوەی باڵا لە شێوەی ئەدا بۆی بتوانێت ئەو کەسی کە ئەو وەسیتی بتوانێت ئەو شخصێتە تەسیتە جاشێ ئەو کەساتێکە ئیجابی بیا سلبی و ئەکتەریش ئەبێ دارس بێ سیناریۆکە و نەسەکە و مخریجەکەی بەرامبەری بناسی بتوانێت گفتوگۆی لەگەڵا بکە بۆی بتوانێت بە تەواوەتی ئایا ئەم کەسە ئەتوانێت ئەو هەستێ بەو شخصێتە ئەو ئەدایە بکات بەڵێ ئەتوانێت ئەدایە بکە شەرنیام ئەداکان ئیجابی بێ زۆرجار بەتوڵەکان سلبین بەڵام ئەکتەر ئەبێت توانای ئەوەی هەبێ بتوانێت لە هەردووشیانە ڕۆڵ ببینی ئەمە ئەمە سیستەمە لە فەنە چکە فەن بە شکڵ نییە فەن ئەداء تەمسیلە ئیماعەیە کۆمەڵە شەخاصە لە دنیای دراما و سینەما دوو دنیای جیاوازن یعنی بەڕاستی دەبێ ئەکتەر هەوڵ بە ئەو ڕۆحەل بخاتە ناو جەستەی خۆیەوە کە پێڵێن ئەکتەرەکە ئایا ئیجابیە سلبی باشە مامۆستا زۆر جار ئەم بەرکەوتنی جەنابتان لە مەسەلەی خۆشەویستیا بینیوەتەوە من ئەو کەسایەتە جوانانەی کە لە ڕابردوودا کاریان لەسەر ژاڵە کرد پێم باشە قسەیان لەگەڵا بکەم بەرکەوتنم لەگەڵیانە دروست بێت چونکە ژاڵە دەستپێکێکی جوانی درامای کوردی هاتنە نێو خێزانەکانەوە و بە شێوەیەکی دیکە چونکە یەکەم دراماش بووە بچە هەرچەندە بە چەندین فیلتەرا تێپەڕی وانە وە چەند مانگێکیش ئەم درامایە ستۆپ کرا و کات بڕیاری لەسەر درا درامای ژاڵە
چ قسەیەک لای جەنابتان وەردەگرێت درامای ژاڵە توانی کۆمەڵێ هونەرمەندی گەورەی جوان دروست بکات وەلو خۆیان پێگەیان هەبوو بەڵام زیاتر توانی بە بینەری بناسیێنێ لە ڕێی چیەوە یەکەم تێکستەکە کە ئەم تێکستە وا بزانن چیرۆشێەوە کە مامۆستاجەری زەنگەنە ئامادەی کردو بۆ بیکە بە کاریشی دراوی بەڵام ئەم کاری هێنا بۆ تیپی نوانی سلێمانی ئەو سەردەمە ئەو سەردەمە سەردەمی باز بوو هێنای بۆ تیپی نوانی سلێمانی مامۆستا کاوە ئەحمەد میرزا وچی ئەمە گوناحە ینی بە ئیشیشی ئاسایی بڕوا با بیکەین بە دراما ینی حەڵەقات زنجیرە فێنەکە کاوە توانی ئەو ئیشە جوام کەەوە بیکا بە درامایشی بەڵە بەزە ژەمەی تیپی نوانی سلێمانی ئەو کاتە هەمومان بەیەکەوە بووین مامۆستا غازی بەمەڕی خۆش ئەندامی تیپی بەڵێ وەختە بەڵێ کاکاوە بوو ئەو وەختە جا دڵپاک بوو نایچ زۆر بوون ینی کۆمەڵی هاوڕێی خۆشەویستم لێ بە عومەر دڵپاک بوو عەلی کەریم بوو کاک زاهیر بوو زۆر ئافرەتیشتان لەگەڵا بوو بەڵێ ئاڵا عومەرمان لەگەڵا بوو سوهەیل حەسەنمان لەگەڵا بوو کۆمەڵێ مەسیدیکەمان لەگەڵا بوو یا نیگار حەسیبمان لەگەڵا بوو شەماڵی عومەرمان لەگەڵا بوو زۆر بووین المهم ئەم کارە ئەخیرەن چێ کردی مامۆستا ناسر حەسەن هەستا بە کاری دەرهێنانی ئەو وەختە بەرنامەی هەبوو لە تەلەڤیزیۆنی کەرکوو تاقە تەلەڤیزیۆن بوو کە هەبوو سەرمانەگەری ژوازام ڕۆژی 4 ساعات بوو تەلەڤیزیۆنەکە بەسی ئەجیزەشی لەبەر دەسا بوو بەڵێ ئەو وەختە بەرنامەی زەراعی هەبوو بە ناوی بەرنامەی زەراعەوە ئەم کارە لە تیپی نواندن هەموو بەدەستە ژەمعی کۆبووینەوە و توانیمان بۆ تەلەڤیزیۆنی کەرکووک تۆمار بکەین ئێتر منیش ڕۆڵی شوانەمە بوو لەو کارە ئاڵا عومەری زۆری گوڵاڵەی هەبوو و توانیمان پێکەوە بەڵێ ئەو هەستە ئەو کاتە وەختی خۆی وا بزانم کە بەدەست ژەمعی ئیشەکەیان کردبوو ئێمەیان اختیار کرد من ڕۆڵی شوانیمان باز ئەویش دەوری ئاڵا عومەر بەناوی گوڵاڵە دوو عاشقی سادی لادێک پێکەوە عەشق و خۆشەویستیان هەبوو بێکەوە یعنی ڕۆڵێکی ڕۆمانسی جوان بوو ئەو وەختەش کارەکە شتی کوردەواری خۆمان بوو ژاڵە ینی بەڕاستی تاموشێژی تایبەتی هەبوو و ئەم ئیشە زۆر ڕێگەی لێگیرا کە بۆی نمایش نەکرد چکە باس کە بینی هەستەکە شتێکێ لە پاڵ ئەم دەرەمایەوە بەڵێ بیانی بۆ دروستەکەن بەڵام ئەخیرا مەفاقەت کرا و کاک ناسر توانی بە سەرکەوتووی ئیشەکەی بکەوە هونەرمەندەکانی تیپی نوانی سلێمانی بەڕاستی بە کۆمەڵی هونەرمەندی گەنج و بە تەمەنەوە توانیان هەمویان پێکەوە ئەو ژاڵێ تەقدیم بکەن کە تا ئێستا 2025 تامی خۆی هەیە بیرەوەری خۆی هەیە و ئیشێکە بیر ناچێتەوە باشە مامۆستا تەبعەن پێش جەنابتان وەکو دەڵێن پێش ژاڵە کە دەڵێم جەنابتان بەستم لە ژاڵەیە پێش ژاڵە شانۆش هەبوو بەس شانۆکان وەکو ژاڵە نەیانتوانی ڕۆڵەکە بیانە نێو با بڵێن لادێکانەوە و نمایشەکەیان بەم شێوەیە بکەن من پرسیارێکم بۆ دروست بە لێرەدا پشت کامێرە چەند کامێرە ئیشیە کرد لەو کاتەدا کە تۆمارتانە ئەوەی ژاڵە بەڵێ بەس یەک کامێرە بوو بەس کامێرەکە سینەمایی سینەمایی باش حتمما پشت کامێرە خۆ دەزانێت هەر لە کلەکە جوو دەست پێکات تا ئەخیری ئەمانەش هەموو جوودیان هەبوو کاک ناسی شارەزایشی تەواوی هەبوو لەبەرەوەی بە حکم خۆی خۆشی چێکەنە مسەورە چاکەکان وە گەنجیش بوو ئەو زەمانە حتمما گەنج بوو و کامێرەمانێکی جوانیش بوو چای جوان بوو چێکە ئەمە تەسیری ینی دوای حەزێک و خولیایشی ڕۆحی هەبوو لەگەڵ ئیشەکە بەجددی لە ئیشەکەژە وە کارەکتەرەکانیش هەموو کارەکتەری سەرکەوتوو بوون لەبەرەوەی پێش ئەوە تیپی نواندنێکی بوو لەو تیپانین کە لەو سەردەما ڕۆڵێکی تایبەتی هەبوو لە کاری هونەر و ئەدەبا و کۆمەڵی ئەجیالی جوانی پێگەیان نواندن نخبە بوو مەدرسەی بە بۆ خۆی لەبەرەوە شتەکان هیچی نامۆ نەبوو ئێمە و ئێمە شتوانیمان هەمووان پێکەوە مامۆستا جەنابتان هەک بەکەتان زۆر دەوڵەمەندترە لەوەی کە ئێمە بتوانین لە بەرنمەیەکی لەم شێوەیەدا قسەی لەسەرکەین من هیوای تەندروست باشی و لەش ساغی و تەمەندرێژی بۆ جەنابتان دەخوازم نمونی جەنابتان زیاد بێت و هیوام ئەو
قوتابیانە ئەو با بڵێن کەسانەی کە حەزیان لە دراما و شانۆیە بە شوێن پێکانی ڕابردووی ئێوەدا بڕۆنەوە من دڵنیام ئایندەمان گەشت دەکەن هیوادارم سەرکەوتوو بن دوایین قسەتان چی دەبێت وڵای من داواکارم یەکەم سن لە دەسەڵات ئێستا ئازادین بەڵێ باسی ئێمە ئێستا عیبە بڵێن قەیرانە بەڵێ یعنی بڵێن وڵای هیچ شتێ نییە و سەردەمی ڕابردوومان لە ئێستا جوانتر بێ وەنۆ ئێمە فەخری پێوەکەین بەڵێ بەڵام معقول نییە لە سەردەمی ئازادیە برسیبی قەیران هەبێ درۆ هەبێ پارە هەبێ بۆ براکوژی پارە نەبێ بۆ هونەر و ئەدەب ینی بەڕاستیەوە ئەسەیکە دەرگای شانۆ داخراوە درامان نەماوە ئەنی بەڕاستیەوە کاری باشە مامۆستا پرسیارێکی دیکە دێتە پێشەوە من پێم خۆشە لە فرسەتی ئەوەدا کە ئێستا لە تەوقیتی نمایشکردنی چەند فیلمێکین لە سینەماکانی کوردستاندا بە تایبەتی و لەم دوایەدا لە سلێمانیدا چەند فیلمێک نمایش کران و هاوڵاتیان و چین و توێژەکان هەوڵیاننا لەو فیلمانەدا هەرچۆن هەیە بینەر بن باشە بۆ بەردەوامیدان پێویست ناکات زیاتر کار لەسەر فیلمەکان و زیاتر ئاشکردنەوەی هاوڵاتی بینەر لەگەڵ فیلمدا دروستکرێتەوە زانێکی گوڵم سینەما تەکنەلۆژیە بسنسە سینەما و کوونەرەکانی کە نییە تۆ ئەگەر دەوڵەت نەبێت سینەما نابێت ئەوی کاش لۆکاڵە بێت لۆکاڵیە ناگاتە دەرەوە تۆ سینەماکەت ناگات ئەوەی کە هەبوو بەڵێ بەڵێ ئەوەی هەش بووە چێ بووە یڵنەزگۆنەیە ئەوە تاریخیشیە لە بەشی باکوور و لە ڕۆژهەڵاتیش بەهمەنی قوواجیمانەیە تر لەوە تەجاوز ناغەوەی کە ئێستا ئەکرێ بەڕاستی من گلەی پێی ناوت لە سینەما چکە سینەما کارەکەری خۆی سیستەمی خۆی کامێری خۆی مەکانی خۆی ئەکادیمی ئەبم و مەسیلەکان بەمعنای خەڵکانێک شارەزای باشیە بەڵێ بەڵێ پسپۆر بن دوای پاساپۆرتە تۆی بێتە دەرەوەی دنیا ناسنامەی میلەتەکەتە یانی ناکرێت تۆ لە لۆکال هەر بڵی من کارەکەم و ئەمە سینەما ئەمە هەوڵدانە ئەمە من ڕێی لێ ناگرم شێشی باشە بەڵام بەجیانیکردنی نییە یعنی ئێمە ئیشێکمان نەچێتەوە دەرەوەی وڵات بە مەعریفە نەبێ نەچێتە هۆلێ نەچێتە فڵان شوێن ناکرێ پێی بڵێن سینەمای کردووە ئەڵێ سینەمای عێراقی دەبەرەوە ناخواوە باشە مامۆستا من سپاسی جەناب دەکەم وەکو خودی خۆت بەدەر لە سینەما هونەر کۆتا قسە چی دەبێت ئەبێ هاوکاری گەنجەکان بکەن بە تایبەتی ئێستا بۆی بتوان سيدي إمكانه شي جوان وتاقشن كاغا تاقان جناحن هاوي تخرج كدو خريجني قال شيشانو شا اخوانو شا خانقان كردن خطاي خوانيه او تكنولوجيا بيشكوتنش لي استيا لبرد خاصه هي دميه ودا نبو اصلا بدل بيك كاميرا ان شاء الله كرا بيك كاميرا ماما ساگان هیوام تندروز باشی تلش ساق بیت بە هیواین هەمیشە ئەوە بەگەشی و بەخۆشی و بە خۆشبەختیەوە بتبینین کاتمان گرتیت نابعات من زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ کەناڵەکەتان و هیوادارم بەردەوام من ئەمە شێچێکە لەو بەرنامانەی کە ئەتوانێ میلەت زیندوو بکە زیاتر ئەم بەرهەمان و مقابلانە ببێ با خەڵکیش کاکە شتی داخی خۆ و دڵی خۆی بڵێ کاکە میلەت بەبێ هونەر نابێ خۆمۆزەوە نیە من ئێستا هونەر ئەی ئەجیادمان نیە کاکە ناکرێ معقولة أنا هم ساخانة كنت فيه بداخل براسي سپاسی جناب دەکەم عزیزی یاخوا لەش ساغ بیت بیسەر و بینەری بەڕێز سپاس بۆ ئێوەش کە تاو کات بیسەر و بینەرمان بوون لە بەرنامەی ستاتیکاوە دووبارە سپاس بۆ مامۆستا بەکر ڕەشید کە لەم بەرنامەدا لەگەڵمان بوو کە توانیمان بچینە نێو وێزگەکانی تەمەنی جەنابیانەوە سپاس بۆ شێخ جەمال سپاس بۆ کاک هێمن ڕەفیق و سپاس بۆ کاک شوان محەممەدیش